ئێدوارد لۆکاس نووسەری بریتانی بۆ کاروباری ئاسایش حاڵی زیاتر لە 1 ملیۆن موسڵمانی دەست بەسەرکراو لە بازگەکانی چین زۆر بەخراپ لە قەڵەم دەدات کە ڕەفتاری نازیەکانیشی تێپەڕاندووە. نووسەر وتارەکەی لە ڕۆژنامەی دەیلی میل بە وێنەڕەشەکەی ژماری زیندانیان دەست پێ دەکات لەگەڵ بەرەبەیاندا کە هێشتا هەندێک لە دەستگیرکراوەکان لە خەودان و هەندێکی تریان بێدارن لە زیندانێکی 64 مەتری چوارگۆشەدا کە دەبێت 15 لە 60 کەسی زیندانەکە بەردەوام بێدار بن و بە پێوە ڕاوەستن تا ئەوانی تر بەنۆرە بخەون. ناوبراو باسیەوە دەکات کە تایبەتمەندی بە هەموو شێوەیە قەدەغەیە. کاتی چوونەتەوالێت تەنیا 2 خولەک و دەبێت بەبێ پەردە و بە بەرچاوی هەمووانیشەوە بێت. لەگەڵەوەی دیوارەکان شوشەن بەڵام کامێرا و مایک لە هەموو شوێنێکدا چەسپێنرا و هەموو شێک تۆمار دەکرێت. ئەوە سەرڕایەوەی لە هەر زیندانێکدا سیخوڕی نهێنی دانراوە. تەنانەت ئەوەی دەستگیرکراوان لە خەونیشدا دەیڵێن ئەوان دەیگەێننە پاسەوانەکان. لەگەڵ دەستپێکردنی هەموو بەیانیەکدا گوێگرتن بۆ گۆرانی حیزبی شوعی بە زۆرە کە تیایدا باز لە سەروەریەکانی نیشتیمان و ڕێبەرەداناکەی شی جینپینگ دەکات. دوایەوە تەنیا ژەمی خواردنی ڕۆژانەیان دەدرێتێ کە بریتیە لە شۆربای کەلەرم لەگەڵ پارچێک نانی بچووک ئەگەر شانسیشان هەبێت چەندە کە برنجێک وەردەگرن. دوایەوە حەپێکی سپیان بە شێوەیەکی زۆرم لێ پێدەدەن و دەبێت کەسەکە دەمی بکاتەوە و بەرپرسان دڵنیا بن لە خواردنی کە ئەو دەرمانە نهێنیە جۆرێکە لە ئارام بەخش کە بە خێرایەک دەبێتەوە کاری سڕکردنی ژیری و هزر و بیرەوەریەکانی ژیانی دەرەوە و چارەنووسی زیندوەکان و هیوا تێکشکاوەکانیان بیر دەباتەوە. ئەوەش لە پێناو لە بیربردنەوەی هیوا و خەونەکانیان. نووسەر دەڵێتەوە دووبارەبوونەوەی ڕۆژانەی ژیانیە و سەربازگەیە کە لە تورکستانی خۆرهەڵات کە زیاتر لە ملیۆنێک گیۆری موسڵمانی لە خۆ گرتووە کە وڵاتەکان لە ساڵی 1949 لەلایەن شوعیەکانەوە داگیر کرا کە خاکە بەپیتەکەی 7 جار گەورەترە لە وڵاتی بەریتانیا. لە وتارەکەدا ئاماژە بۆ دراوە کە زۆربەی زانیاریەکان لەو راپۆرتانەوە هاتووە کە لە دۆسیە نهێنیەکانی حیزبی شوعیەوە دەرهێنراوە کە بەرپرسێکی ئازا کە هەستی بە بێزاری کردووە لەو سیاسەتانە لەگەڵ خۆی لەو وڵاتەیە ناویەتێت دەرەوە. توێژەرانی بواری ئینتەرنێتیش بە سوودوەرگرتن لە وێنەی مانگە دەستکردەکان پەرەسەندنی ئەو سەربازگانەیان ئاشکرا کردووە. نووسەر دەڵێت هەموو بەیانیەک زیندانیەکان دەبێت گوێ بە وتاری ئامادەکراو بگرن کە باسی خراپی ئاین دەکات و لەگەڵەوەشدا دوروشمەکانی حیزبی شوعی دەوترێتەوە. زمانی ناو زیندانیەکە زمانی چینیە و هەروشێک بە زمانی گوێری سزای ترسناکی بەدواوەیە. لە دوای وتارانەوە ئەشکەنجەی دەرونی ئەو پرسیارەیە کە دەیکەن لە زیندانیەکان ئایا خودایەک هەیە؟ تەنیا وەڵامی ڕێگەپێدراویش نەخێرە. ئێدوارد لۆکاس دەڵێت هەر چرکە ساتێکی بێداری هێرشە بۆ سەر باوەڕ و نەریتە بەهادارەکانیان. زیندانیە برسیکراوەکان ناچار دەکرێن بە خواردنی گۆشتی بەراز و خواردنەوەی عەرەق بۆ شکاندنی بیر و باوەڕە ئیسلامیەکان. دوانیوە ڕۆژ لێپرسینەوەیان دەست پێ دەکات. بەرلەوەش ناچار دەکرێن سەیری ئەشکەنجەی زیندانیەکانی تر بکەن. ناچار دەکرێن بە پێدانی زانیاری لەسەر هاوڕێ و بنەماڵە و دانان بە تاوانی خەیاڵی وەکو دروستکردنی بۆمب و سیخوڕیکردن. تەنانەت داوای پەشیمانی لەسەر کردداری بێزیانی وەک هەبوونی قورئان. هەر خۆڕاگریەکیش بەرامبەر بە لێدان و شۆکی کارەبایی و بێبەشکردنە لە خەو. ڕوودکردنەوەی زیندانیەکان بە زۆر بۆ هەموو ئاستەکان و بەرامبەر هەمووان و پاسەوانەکان بۆ شکاندنی ئیدارەیان شتێکی زۆر ڕۆتینیە. بۆ ئافرەتانیش پشکنینی ئابروبەرانە بە زۆر و لاقەکردنی ڕۆتینی بەردەوامە. ژنانی کەمتەمەن شەوانە ون دەکرێن و بەیانی بە بێدەنگی دەگرین. ئەو دەرزیەش کە هەر 15 ڕۆژ جارێک لێیان دەدرێت بۆ ڕێگریە لە سکپڕی. خراپتر لەو دیمەنانە بەرگی پرتەقاڵی زیندانیەکانە کە بە مانای ونکردن و نەبینینەوەیان دێت کە دەوترێت ئەندامەکانیان دەردەهێنرێت و بۆ پێداویستی کەسە بژاردەکانی حیزبی شوعی بەکاردێنرێت. نووسەر ئاماژە بە ژیانی 9 ملیۆنی گۆری دەکات کە شانسیانە بۆ نەبرێنە سەربازگەکان. بەڵام لە جۆرێکی تری زیندانی گشتیدا دەژین و هەموو جوڵیان لەژێر چاودێری کامێرەدایە کە لە نێوان هەر 185 مەترێکدا کامێرەیەک دانراوە. ئەوە سەر ڕایبوونی پۆلیسی نهێنی لە هەر جێگایەکدا و هەروشەیەک تعبیر لە باوەڕ بکادا کامەکەی زیندان و شۆردنەوەی مێشکە. ئەو ژنانەی مێردەکانیان زیندانی دەکرێن بەرپرسێکی چینی لەگەڵیان دەژی بۆ چاودێری و سیخوڕیکردن لەسەریان. نووسەر وتارەکەی بەو پرسیارە کۆتایی دێنێت کە بۆچی گیانی ئیسلامی بەرامبەر بەو چیرۆکە دڵتەزێن و بەو قڕکردنە جەستەی و فەرهەنگیە بێدەنگە و ڕەخنە لە درڕندەی حیزبی شوعی چینی ناگرێت.